کاگوشار زۆر سپاسە دەکەم بۆ سازدانی ئەم دەرفەتە و ئەم دیدارە. سەرچاوم کاکوانە. با سەرەتا لە گەشتەکەی حەیدەر عەبادی سەرۆک وەزیری عێراق بۆ واشنگتن دەست پێ بکەین. عەبادی هات لەگەڵ گەورە کاربەدەستانی ئەمریکادا کۆبووەوە و گەشتەکەی کۆتایی پێهێنا و گەڕایەوە بۆ عێراق. چی لەگەڵ خۆیان بردەوە بۆ عێراق؟ وەڵا ئەمە یەکەمین زیارەت بوو بنسبەت حەیدەر عەبادی کە سەرۆک وەزیرانی عێراقە. پێشیستە ئۆبامای بینیوە، مەسئولینی ئەمریکیان بینیوە لە مناسبەتی جیاجیان، بەڵام ئەمە یەکەمین زیارەتی ڕەسمی بوو. زیاتر مەسەجەکە ئەوە بوو کە ئەم حکومەتە حکومەتێکی جیاوازە لە حکومەتی ڕابردوو. بەرنامەی هەیە، بچوونی جیاوازی هەیە، هەوڵەدات حکومەتێکی هەمەلایەن بیت، هەموو کەسێک بەشدار بیت، کێشەکانی چارەسەر بکات لەگەڵ هەرێمی کوردستان، لەگەڵ سونە، دەوڵەتی قانون دامەزرێت، دەوڵەتێکی مەدەنی دامەزرێت لە عێراق و داوای پشتگیری ئەمریکای کرد. طبیعی نەچوو زۆر تەفاسیل حقیقەتت دەبێت، یعنی تحدیدی پێویستیەکانی پێویست، یعنی داعمی هاوکاری، داعمی سەربازی کرا، داعمی ئابووری کرا، داعمی تەحالوفی دەولی بوو، شەڕی دژی داعش مەسەلەن تاکی زۆر لەوە کرا. بەڵام زیارەتەکە بەگشتی سەرکەوتوو بوو بەڕای من و ئەمریکاش ینی پێویستیان بە ینی شەریکێکیان هەیە لە عێراق کە بتوانن پێکەوە ئیش بکەن. هاوبەشێکیان هەبێت لە عێراقدا، بەڵام پرسیارەکە لەوەدایە ئایا ئەو هەلومەرجەی کە ئەمریکا پێویستێتی لە عێراقدا عەبادی دەتوانێت بیکە؟ هەوڵیادات 100% احتیمالە زەحمەت بیت، بەڵام هەوڵیادات. مەسەلەن یەکێک لە یعنی ئەرکەکانی هەر ئەساسی ئەم حکومەتە کە سەربەخۆی بیت، کە تابعی هیچ دەوڵەتێک نەبیت لە ناوچە، کە بریاری خۆی بدات وەکو بریاری حکومەتی عێراق. مەسەلەی دەوری مەسەلەن هێزەکانی نەئەمنی میلیشیایە ئەوانەی تر نەبیت لە حکومڕانی. لایەکی تر وڵاتانی دەوروبەر ڕێز و لە سەروەری عێراق بکرێن، حتا ئەگەر هاوکاریش بکەن، بەڵام ئەم هاوکاریە دەبێت بە ڕێگای حکومەت بیت، نە بە ڕێگای ئەطرافەکانی لابەلابن. لایەکی تر هەموو لایەک دەزانن کە عێراق تووشی ئەزمەکی قەیرانێکی گەورە بووە، شەڕی داعش، دابەزینی نرخی نەوت، دابەزینی بودجەی عێراق کە سیولە نەماوە لە حکومەت و هەوڵ ئەدرێت ئیجراعاتێکی ئابووری تەقەشوفی بکەن بۆ ئەوە دەرباز بن لەسەر ئەوە. یعنی ئەم ئەزمەیە تەوەقعاتەکرێت کە ئەم ساڵە ساڵێکی سەخت بیت، ساڵی دابێتیش احتیمالە حتا حدێک لەبەر ئەم هۆیانە، یعنی هۆی دروستبوونی داعش، دابەزینی نرخی نەوت و سیاسەتێکی ئابووری چەوت بەڕاستی پێشیستە کە هیچ یعنی تەوفیری شتێکی نەکردووە بۆ ئەم وڵاتە کە هەر وەختی محتاج بیت بتوانێت ئەوە بکات. بەڵام پشتگیری ئەمریکا بۆ ئەم حکومەتە، حکومەتی عەبادی بەڕاستی پشتگیریەکی بەهێزە بوو، هەموو لایەنەکانی بەشدارن لە ئەم حکومەتە و هەوڵ ئەدات یعنی پشتگیری بکات، بەڵام بەپێ ئەو پێشکەوتنی ئەم حکومەتە بەرەو پێش بەدەستی دێنێ. کاگوشار ئەماژە بەوە دەکەی کە عێراق ببێتە وڵاتێکی سەربەخۆ. عێراق چۆن دەتوانێت خۆی لە کاریگەریەکانی وڵاتانی دراوسێ دەربەهاوێ؟ بۆ نمونە کۆماری ئیسلامی ئێران لە شەڕەکانی تکریدا ینی دەنگۆ ئەوە زۆر جەختی لێ دەکرایەوە کە هێزی ئێرانی بەشێک بۆ لە شەڕەکانی تکرید، باسکردن لە مەسەلەی بردننی ڕاوێژکارانی سەربازی ئێران و گفتوگۆکردن لە بەغدا. ئەڵبەتە تورکیاش لەولاوە بووە ئەستێ مەترسیەکانی خۆی و پاوانخوازیەکانی ئێرانیش لە عێراقدا. چۆن دەتوانێت سەربەخۆ بێ؟ وەڵڵاهی دەتوانێت سەربەخۆ بێت ئەگەر سەرکردەکانی عێراقی ئەساسی یەک بن، بچوونیان یەک بێت، هەڵوێستان یەک بیت، بەرامبەر هەر یەکێک لەم وڵاتانە دەتوان ڕێزی خۆیان لەسەریان فەرز بکەن.
ڕزگارکردنی تکریت بە عکسی ئەو ئەدعاات و بچۆنانە بریارێکی عێراقی بوو، بریارێکی حکومەتی عێراق بوو کە داوای هاوکاری هاوپەیمانان بکات دژی ڕغبەتی هەموو مستەشارەکانی بێگانە و ئەندە قیاداتی حەشدی شعبی کە هەبوون. بەڕاستی بریارێکی جەریئانە بوو، وەزیرەکانە بوو کە ئێمە بریار ئەدەین و تکریت لەسەر دەستی هێزەکانی عێراقی ڕزگار بوو، نە هیچ هێزێکی تر. ئەمە مەسەجێک بوو کە ئەم حکومەتە هەوڵی دەدات بەڕاستی کە سەر بەخۆی خۆی فەرز بکات لەسەر خەڵکێکی تر و پێشوازیەکی گەرم لێکرا لەم بریارە لە ئێرە. ئەمە حەقیقەتێکە دەبێ ئاشکرا بکەین. لایەکی تر دەمینتەوە لەسەر سەرکردەکانی عێراق، چ ئەوانەی لە ناو حکومەتن، ئەوانەی لە دەرەوەی حکومەتن، ئەگەر هات و هەڵوێستێکی گرتوو وەربگرن هەموو وڵاتانی دراوسێ دەرەوە ڕێزیان لێکرێن. کاگوشار جەنابەت ئاماژە بۆەوە کرد کە گرنگجێکی زۆر بە حکوومەتەکەی عەبادی دەدرێت لەلایەن ئەمریکاوە. لەو گرنگجێ چەندێکی بەر کوور دەکەوێت زۆری. بەڕاستی یەکێک لە دەستکەوتنەکانی ئەم حکومەتە کە لە هەموو دانیشتەکان ئامانجی پێکرا ئەو اتفاقی نەوت و بوجە لە بینی هەرێم و بەغدا، هاوکاری سەربازی لە بینی هێزی پێشمەرگە و هێزەکانی ئاسایشی عێراق کە عەلاقات ئێستا چوویتە قوناغێکی تر باشتر، زیاراتی هەردوو لایە هەیە، زیاراتی متەقابل هەیە، تەفاهمێکی باشتر هەیە. ئەو تەوەتورەی پێشیستە ئەو ئەزماتی وەختی خۆ هەبوو ئەم حکومەتە خەریکی حەلی ئەم شانەیە و نەبێت کە یعنی وەزعەکە بەرەو تەسعید ببێت، بەرەو ڕوبەڕوو ببێتەوە لەگەڵ چارەسەرکردنی کێشەکانە و لە هەموو دانیشتەکانی من بەشدار بووم، هەموویش بەشدار بووم تقریبا. تەوجیه یعنی حکومەتی ئەمریکا ڕێز و احترامێکی زۆر هەیە بۆ سەرکردایەتی هەرێم، بۆ وەزعی هەرێم، بۆ دەوری هەرێم لە ڕوبەرەوەی دژی داعش. بەو تەعاونەی ئەم ئەخیرە نیشاندرا کە ئێمە لەگەڵ حکومەتێکی دموکراتی فیدرالین، ئەگەر هاتوو ئەم حکومەتە هەنگاو بهێنێت ئێمەش دێنێ پێش. وا بزانم ئەمە خانێکی ئەساسی بێ لەم هەموو دانیشتەکان. یعنی بەمانایەکی کە جەنابەت پێم دەڵێ ئەو ڕێکەوتنی لە نێوان بەغدا و هەولێر مۆرکرا ڕێکەوتنێکی سەرکەوتوو بووە و هەردوو لا ژوابەستن بەو ڕێکەوتنەوە یاننا؟ بەڵێ، حتا ئێستا هەردوو لە بایبەستن بەو ڕێکەوتنە و شتێکی گەورە بوو بەڕاستی، چونکە ئەو ڕێکەوتنە داخلی یاسای بودجە بوو، ئێستا بوویتە یاسا. یعنی هەردوو لاش پایبەندن پێ، هەردوو لاش التزاماتی خۆیان نیشاندا. هەر هەرێم کە ئەو صادراتی نەوت حتا ئێستا بەرەو زیادبوونە، هەر حکوومەتیش حتا ئێستا چەندین وەجبەی پارەی هەناردووە احتیمالە بە ئارەزووی خەڵکی هەرێم نەبیت، کەم بیت، بەڵام عێراق خۆی لە قەیرانێکی زۆرە پارەی یعنی سیولەی کێمە لە دەستی ماوە لەبەر سیاساتی پێشوو، لەبەر مەساریفی شەڕی داعش و لەبەر دابەزینی نرخی نەوت. بەڵام ئەمە ڕۆژ بە ڕۆژ وەزعەکە باشتر ئەبێت. یعنی ئەم مانگە مانگی چوار ئومێدەوارین ئینشاءالله وەجبەکی تر بۆ هەرێم بنێرین بۆ ئەوە مافەکانی هەرێم 17 ساڵ هەر وەکو لە بوجە هاتە ئەوە لە شوێنی خۆی ئەمێنیت. بەڵام ئەمە خلالی ساڵێکە، نە مانگ بە مانگە، یعنی وەکو معدەلە، چونکە قانونە، یعنی کەس ناتوانێت دەستکاری بکات. عێراق لە قەیرانێکی داراییە بەهۆی دابەزینی نرخی نەوتەوە. لە هەمان کاتیژە شەڕێکی زۆر گەورەی لە بەردەستدایە کە خەرجێکی ئەجگار گەورەتری پێویستە. چۆن دابینیەکە؟ واللهی دابینیەکەیان بە پێی ئەو وارداتی هەیە ئێستا لە نەوت شتی پاش اتفاق لەگەڵ هەرێم صادراتی نەوتی عێراق زیاد بوو. یعنی لە 550,000 بەرمیل کە لە نەوتی کەرکووک و نەوتی هەرێم
مانگی 4 زیاتر لە 400,000 یعنی یارمەتی هەرێم هەبوو بوو بودجەی عێراق. لە جنوبی عێراقیش صادراتی نەوتی عێراق زیاد بووە، يعني آخر تقدير زياتر ل 3,100,000 تقريبا بس بو تصدير أكيد بجل لوي بو استهلاكي ناوخوه بكار داينيت كأويش حدود 400 بين صدق. أما يعني جماريك قياسية أسعاري نوتش برك حركتي كردوها بلام زورنا بلاستي بلام باشا وزعكا اما بير ما لشتي تركردوا كتشون تغطية أم همو نفقاتا بكين أويش لقرض كردن لبنكاني محلي هندك إجراءاتي نقدي ومالي ورمانقرد زائدا اما حاول أدين قرض ور بقرين لهندك بنوكي يان سنداتي حكومي بفروشين لبازار جيهان. أما يكمين جارة عراق داخل اشتكي وابد تجربكي تازايا بلام بو دابين كردني سيولا بو بوجا مجبورين هر تنها أو چارە سەرە يعني هيك كلا چارە سەرە بلام ڕێگای تریش مان لەبەرگرتووە زیادەی وارداتی ناوخۆ یه زرائبە یه گەمارەکە یه جیبایەی پارەی کەهرەبایە ئاوە ئەمە تقریبا خەڵکێکە فێر نەبووە لێرە نەهاتووە هەموو شتێک بەلاشە لە لای خۆیان بە حقیقەت ئەم کەلتورەی دەبێ بێتە گۆڕین بەڵام ئاسانیش نییە. ئەم گۆڕینە لەو ڕۆشنبیری کە ئەتوانم بڵێم لە سەروەختی ڕژێمەکەی پێشووی عێراقەوە ڕژێمی دیکتاتۆر سەدام حوسێنەوە بووە بە باو ینی بەڕای جەنابەت دووە بە ئاسانی دەتوانرێت کۆنتترۆل بکرێەوە بە ئاسانی دەتوانێت عێراقی هەوڵاداین مەسەنەن ئێمە بۆ یەکەمین جار لەم یاسای بودجە هەندێک زەرائبمان دەست نیشان کردووە ئەمە احتیمال یەکەمین جار عێراق بەرەو شتێکی وایە شتێکی نوێە خەڵکێکە ئەترسید بەڵام نییە لە هیچ وڵاتێک کە خەل یعنی هاوڵاتیش بەشداری نەکرد لە سەروەت و سامانی ئەو وڵات هەموو شتێک نابێت بە بەلاش بیت بە پێ مقابل بیت دەبێ خەڵکی خۆمان یعنی ڕابێت لەم سەقافەتی نوێ و تەجاوبەکە باشە بەڵام مچەخورێکی زۆر هەیە لە عێراق یعنی زۆربەی زۆری موازنەی عێراق بۆ معلوماتی جەنابەت بۆ موچەخۆرانی دەوڵەت ئەڕوان يعني 4 مليون مچەخۆر هەیە لە هەرێم احتیمالە نسبەتەکەی بەپێ ژمارەی دانیشتووان زیاتریش بی تامی ئەمە دەبێت چارەسەر بکرێت ئەمە حلول بدوزرێتەوە ئێمە خەریکی ئەوەینە یعنی ئەم ئەزمەیە فرسەتێک بوو بۆ ئێمە جامان بکەتەوە بەڕاستی کە لە چارەسەر بگەڕێن کە نابێت بەم حالەتە ئێمە چونکە کۆنتترۆلمان نییە لەسەر نرخی نەوت زۆر سیاساتی جیهانی زۆر توقعاتی جیهانی دەورە بیت دەوری ئێمە احتیمالە محدود بیت دەبێ بیر لە بەدائل بکەینەوە لە مەزدەری داهاتی کەنەوتە مەسەلەیەوەی کە باسی دەکەی هاوڵاتی بەشدار بێ ئەمە خاڵێکی ئێجگار گرنگ لێرەدا ینی مافەکان و ئەرکەکانی هاوڵاتی دەستنیشان دەکرێت هاوڵاتی کە بەشدار دەبێ لە بەرامبەر بەچی بەرامبەر دابینکردنی خەدەماتی ئەساسی بووی ئاوە کەهرەبا دەرمانە خواردنە خەدەماتی بنیەی تەحتیە ئەم بالتەکید ئەوە لەو وەختە محاسبە لە بینی هاوڵاتی و دەسەڵات زیاتر ئەبیت نزیکتر ئەبیت وەنەبیت کە من دانیشتومە و دەبێ معاش سەری مانگوار بگرم ئیش بکەم ئیش نەکەم وەکو یەکە ئەوە نابیت بەڕای جەنابەت لەم ڕۆژە سیاسی عێراقدا ئەمە زۆر جار ینی لە بەغداوە ئەوەمان بەرگووە کەوتووە کە دەگوترێت ئەوەی لە شەقامی عێراقیدا ڕوودەدا ڕنگدانەوەی پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکانە لە عێراقدا بێمتمانەیی نێوان لایەنە سیاسیەکانە و نەگەیشتنیانە بە ئەنجام ئەوە هەیە حتا ئێستا چونکە مەسەلەی ئاشبوونەوەی گشتی بەڕاستی هێشتا بە ئەنجام نەگەشتووە مەشاکل هەیە لەگەڵ سوننەی عەرەب هەیە
داعش لزور بيزوري أو محافظات أنا كسنتها أنا لهريمة أنا لفارزقكان جنوبا محاولات هيا يعني محاولات هيا بلام هشتا زياتري بيوستا براي من أما جوي عام باشترا يعني أو توتر أو ركبري أو تنديا كم تربو على نجادة العراق برای جناب شەڕی داعش چەند دەخایەنێ بەخوا شەڕی داعش ئێستا لە شکستنە يعني لە هەموو شوێنێک لە کەرکووک بگرە لە مەخمور بگرە لە سنجار بگرە لە تکرید بگرە لە ڕەمادی ئەم ڕۆژانە بگرە لەبەر ئەوە بەڕایم يعني مستقبلی نییە داعش لە عێراق و لە نەوچەکە بەڵام وەختیش دەوێت بەڕاستی مەسەلەی داعش شەڕی سەربازی نییە شەڕی ئابووریە شەڕی ئایدۆلۆجیە شەڕی فکریە بەڵام لە ڕۆی سەربازی وابزانم هێزەکانی عێراق و هێزی پێشمەرگە و حەشدیش بەهێزترنیستە بە باوەڕترن بەخۆیان کە دەتوانن شکستن بە داعش بینن ئێستا تەرکیزەکە لەسەر ڕەمادیە لەسەر ئەمبارە محاولات ئەکەن کە تەشویش بکەن یان ئزهاری قووە بەڵام بوو يعني شکاندنی داعش بە یەکجاری دەبێ مووسڵ ڕزگار بیت و حتا مووسڵیش ڕزگار نەبیت نە هەرێمی کوردستان و نە عێراق يعني ئارامە بیت کاگوشار نیگەرانیێکی زۆر هەیە بە تایبەتی لە شەقامی کوردیدا بەرامبەر بەبوونی هێزەکانی حەشدی شەعبی بەڕای جەنابەت ئەو نیگەرانیانە لە جێی خۆیدان وەڵا کاکە لە ئێرە ئەمە کێشایکە بە حەقیقات حەشد دروست بوو لەسەر پەیامی ئایەت الله سیستانی کە دیفاع لە وڵات و مقدساتی خۆیان بکەن دوسێن يعني دوونەوە حەشد هەیە حەقیقەت دەوێت حەشدێکی مەبدەئی نیشتیمان پەرواری دڵسۆز موظفة مچەخۆرە يعني دەست هەڵدایە چەک بۆ ئەوە دیفاع بکەت بۆەوە خەلکانێکی تریش تووشی ئەمە بوونە مەشاکل دروستەکە يعني بەپێ تصريحات خودی حکوومەت و وزاراتی ئەمنی حکوومەت کە ئەوە ئەکەن لە تەجاوزات هەیە ئەوە هەیە تەشویهی سمعەتی حەشد ئەکەن تەشویهی سمعەتی دەستکەوتنەکانی هێزەکانی ئەمنی عێراقەکە لەبەرەوە مەسەلەی دامەزراندنی حەشد بالتەئکید دەبێ بە ئەتیفاق بیت پێشمەرگە هەیە مەسەل کە هێزێکی نظامیە بەپێ يعني یاساکانی هەرێم معتەبەرە بە ئەو تەعاملی جیهانی لەگەڵی دەکرێت کە هێزێکی مەسئولە بەرپرسیارە و لەبەر ئەوە تەسلیحی ئەکەن چەکی پێدەن تەدریبی ئەکەن ئەمە هیچ مشکلە نەبووە حتا ئێستا بەڵام دروستکردنی هەر هێزێکی تر دەبێ بالتەئکید بە تەوافق بیت ئەو شوێنانەی پێشمەرگەی تەیە تەوەجوهەکە ئەوە کە پێویست بە هێزی تر ناکەن يعني ئەمە بۆ چون عێراق 12 ساڵە لە جەوروستەمی دیکتاتۆریەت ڕزگاری بووە بەڵام کەوتۆتە ناو قەیرانی قوڵی سیاسی و ئاسایشی بەڕای جەنابێ 12 ساڵی تری دەوێ بۆی ڕۆژی عێراقاران بێ والله ئەوە دەمێنتەوە لەسەر جۆرەی حکم لە عێراق چۆنە بێت ئەگەر توانیمان بگەینە حکومەکی ڕەشید پێڵێ گود گەڤرنس ئەوەختە ممکنە زووتر ڕزگار بێت بەڵام کێشەکەمان حتا ئێستا ئەوە بوو نەگەیشتنە ئەو قۆناغا و تووشی مەشاکلی ناوخۆبوون زیاتر خلافات و دووبەرێکی و سێبەرێکی و ئێستا بۆ یەکەمین جار فرسەت هەیە عێراق یعنی ئەم حکومەتێکی جیاوازی بەڕاستی حکومەتێکە تەمسیلی هەمولایەکی ئەکات حکومەتێکە یعنی بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەچیت نەبوو زیادکردنی ئەم کێشەکان پشتگیری هەیە هەر حکومەتێک حەسوودی بەم حکومەتە ئەبەت بەو پشتگیری ناودەولەتی کە هەیەی ئەزانە اینجا هیچ حەجەتمان نیە گەر سەر نەکەوێت
ئەو ئیرەیی کە ئاماژەی پێدەکەی هەمان ئیرەی بە پەیوەندی نێوان هەولێر و بەغداش دەبرێ؟ بالتأكيد اهتمامێکی زۆر هەیە بە حقیقات کە کێشەکان چارەسەر بکرێت. کێشەی بودجەیە، کێشەی پێشمەرگەیە، کێشەی ناوچەکانی داڕاوە، کێشەی بەشداربوونە لە بڕیاری سیاسی و ئەمنی و ئابووری، بەشداربوونە لە دەستهەڵات بە هەموو شێوەک. ئەمانە تەوەجوهاتی باش هەیە بە حقیقات بە پێ تەجروبەی من کە بەشدار بوومە لە هەموو حکومەتەکانی پێشووی ئێستا. ئەم تیمە تیمێکی منسەجمترە، متەفەهەمترە، بەڵام دیسە واقع یان ئەو سیاسەتی کە ئەکەوێتە سەر واقع ئەوە بیتە حەکەم، یانی لە داهاتوو. کامیان زیاتر لە ئێستادا دۆست یا هاوپەیمانی کوردن، سونە یا شیعە لە عێراقا؟ والله تەحالفی کورد و شیعە کۆنە، مەزلومەتەکە کۆنە، لایەکی تر بۆچوونەکانی سونەش گۆڕاوە. یعنی پاش هەرێم ئەم خەڵکە هەموو پێشوازی لێکرا لە ئەمبار و لە فەلوجە و مووسڵ و تکریت، ژمارەیەکی زۆر ئەو خەڵکەی دەربەدەر بووە ڕووی لە کوردستان کردووە. ئێستا دانیشتووی کوردستانن عملیە. ئەمە زۆر بووچوونی خۆیان گۆڕا کە کورد ئەم احترامەی هەیە، ئەم تەسامحەی هەیە، ئەم پێشوازیەی میوانداریەی هەیە کە ئەمە تەسیرێکی زۆری کردووە لە بووچوونەکانی خودی سونەکان. کاک وشار زۆر سپاس دەکەم. سەرچاو.